هیچ نیست. مكاني بارتي آزادی کردستان یا یبک یا شیدوان برو بینم دنگ 5 تقینن بهس لکلها حزب دموکرات کردستان ایرانی کو ناونداویه لکوی هاتن بیستن البته ایرش بردام دکن ایرش ل دهو سی خدا کاسبا ایرو هاتین انجامدان اباوند بین ابا پرده ویرجی کرشن درونان و ین موشکن بالستیجی وجادی امار اسلامی ایرانی به بسر بارگاه بنگین پارتین روشالات کردستان هاتین انجامدان بردام دکن تماشاوان ایجاب برادران لشونی بردمانکی پردین اگر تلفن ما بکن بوی ورمان کلدا بازیم خوارو سرکم با قلاکی پیشمرکانی پارتی آزادی کردستان روشالات لسر قلاک رنگ 200 پیشمرگی لیبی برپرسی محوری لیبو فرماندکانی لیبو ایتر اوی که لو محوری پردیه بو بەشێکی زۆریان لەو سەر قەڵایە ئەو پێشمەرگانەی کە لێرە بوون و لێرن و ماون هەمووی بە ورەیەکی بەرزەوە چکە لە سەنگەرە نەمان لە سەنگەری دیفاعکردن لەم خاکە لە سەنگەر بەرامبەر بە داعش شەهیدیان داوە تێکۆشاون خزمەتیان کردووە مانە ئەوە بوون کە لە مەنە عەبدوڵڵا و لەو شوێنانە دەوریان هەبووە شەهیدێکی زۆریان داوا بەڵام ڕۆژ بەداخەوە کۆمەڵە پێشمەکەیان شەهید بووە سۆران کامەرا نەفقەرێمە لەوێرە ژنێزیک بە ڕەوشە دشۆپینە سۆران دەم باش نەها ڕەوچاوەیە گەل و لێ هەندێک جاتێک گوتن کو ئێرش بەردەوام دکەن ئازانی ئێمە کە لە سەرتاوە هاتی نام شوێنە ینی بینیمان دووکەڵ لێوە بەرزە بووە ینی تاوا زیاتر لێ کاژمێرە بۆ دوو کاژمێرەڕا دووکەڵ لێرە بەرزە بێتەوە هەر بە بەردەوامی ینی من کە لە پێشمەرکان و لە فەرماندەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە پرسی ئەوان یانی وتم ئەمە زۆر بە دیاریکراوی بە معلومات بە وردی هاتوونێوەیان کردووەتە ئاماج دوو تیمی دیکەی میدیایی لەوێ بوو سێم تیم بووم کە چوون چوارەم تیم هات پێنجەم تیم هات 6 تیمی میدیایی لەو سەنگەرە بوو ئێمە ڕۆماڵی خۆمانە کرد کامیرەیەکماندانا بوو لەسەر شوێنی بردومانەکە بۆی وێنە بگوازینەوە بۆ ئاژانسەکان وانە خۆشم کامیرێکی دیکە بەدەستمەوە بوو دەختم وەرەگرت تەسویرمە کرد ئەگە پێشمەرکانە قسەمە کرد هەرا کامیرەکەم دانا بوو پێشمەرکان هاتنە بەردەم کامیرەکەم دەستیان وا لێکریان بژی پێشمەرکە بژی کوردستان کامیرەمانەکەشم بار بە دیار کامیرەکەیەوە و تەسویرەوە هەگراکە کە یەکەم جار بردومان کرا هەر لەم ئەسنایە بووم ئاوە یان کامیرەکەم ئاوە بەدەستەوە بوو لێک ناکاو یەک دەهات خەیاڵمە کردەوە چی بۆم دەنگا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەڵڵاه کە لە شوێن خۆم کەوتم ڕێک لە دڵەوە شایەتمانێک مێنا وتم هاوارێکشم کردم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەڵڵاه ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله پەنا بەخوای تر دیارە ئێمە تەمەنمانەوە نەبووە و من مردم پێشمەرگەیەک وتی ئەتوانی بڕیت ئەو ژوورەوە خۆت ڕزگارەکەی چکە ئێستا ساڕووی کەتێک نازنان بۆ ساڕ خۆی گیان نەبرم
چاکم کرد باش مەسم بڕۆم سێرم کرد قاچم هەستەکەم لێ بووەتەوە یعنی قاچم تەواو بووە کۆبان شۆڕش مردم من قاچم لێ بووە لێ مردم تەواو درۆنی شتەبان سەرمان هەر دەیشت خۆیان چی بکەم بەڵام وعیم هەبوو غیرەتمدا بەرخۆم دەستم گردە تەل و ئیتر هەرچێکە دەست خۆمە خشان پێیەوە بە عرز خۆمە خشان هەر خۆمە خشان ویستم ئاسم نەمتوانی خۆم قستە ژوورەکەەوە کە چوومە ژوورەکەەوە سێنم کرد ئەو ژوورە بردومان کراوە پێشتر یعنی لە قەسپی یەکەمە ئەوە کە ئاسامە پێوە ئەنج دیمەنی ترم بینی لە بەرامبەرم سێنم کرد ژوورێک واستوێ سندویچ پەنەڵە ژوورەکە واستوێ پێشمەرگەیشی تێیە خۆی غیرەت مەدا بەرخۆمە میست بەس دەرچم ینی داوا دەستیان بۆم درێژە کرد مناوە چکە ئەمانە ساغ بوو سریان مەکرد ینی ئەو دیمەنە مەگەر بمرم نەبیر بچێت ئەو پێشمەرگانە کە سێری منیانە کرد منشاوە سێریوان مەکە نەمەتوانی هیچ بکەم مەسمەکە من ئینسانێکی زۆر زەعیفم ناتوانم هیچ بکەم ناتوانم یعنی لە ئەخلاقی منە نەبووە کەسێک ئاوکاری داوام لێ بکەم ناتوانم بەهەنایە بچم يا ربي قاية بس تشعل عشان لا بنصنع نعم ايه بوشيري تشم بدنيا ناتكو مو اترتي تبع بهم مشتي من توراس قلتو اترتي باشا قاية قولي دعاء خير بوك بس امي دعاء خير بوك يسمنا بخوة ما جزر رزقنا بخوة شيت كوتنا خلانك حياته تلفون بوم كرشيد بو باباي بترام كردلو كسينا بو كسكس بخوة ساديكي ناخوش قد لبير من كقاسم كوت عارس باش ما قوتي كاكتو ماوي غيرت دبر خودي بروج ولانا وبانامري بخوي صاروخ ترتي اقرن ك صاروخ ترات باش بمن لنا وشو لكان بميكي نارا مرت هم يلقى الله بس دعاك قاسم نشأ لما هيتسني ان شاء الله هيتسني تاكا بيتو باش أولي بدنا كم بخوا خفت مداوت ده بس نزیکەی 45 خولێک بۆ کاژمێرێ من خوێنم لێ ڕۆ من هەروە کەس ناوێرێ بێتە دەرمان درۆن لە بان سەرمانە دەنگی پێ ها دانێتر هات سێرکە شەحنی مۆبایلەکەم وا دابەزێ دەستا دە بۆ خوارەوە دی تەلەفۆنم بۆ خێزانم کرد وتم حاڵەتێکی وا بە سەرماتووە تۆ ئازادی یعنی دوای من چۆن ئەژیت و چۆن ئەژی بەڵام ئاگاداری مناڵەکانم بە و من ئەستەکەم خوای گەورە ئەو ئەمانەتی لەمە سندوێتەوە من مردم تاوە ئیتر دەستێکی داتوەوەرتم ناپێویست ناکاتەوە کەسێکی بێزی وامەکەوانە من ئەمە بۆیە پێتەڵێم چۆن کاستەکەم دوجارە قساکەین بەیەکەوە و تەواو خوا حافیز تەلەفۆنم بۆ چەند هاوڕێیە کرد لەوانە مامۆستای من وتم مامۆستا لە پردیە پێوە بوومە چکە مامۆستایان چەند خولێکی پێشەوە لێ بوو ئەگەر دوور نەکەیتەوە وەرە فریام بکەوە بەس ئەو نەمزانی لە پشتمەوەیە سوێران ئاوەڕم نەدایەوە هەر خەری کامیرەکە بوو تر سابتیم کرد ڕێ ساڕۆغێدایە ناومان کردم بە کامیرەکە لە بانیستانەکە لێیم کردەوە یەکسەر تەسویریم کرد کە تەسویری ئەو مەوقعام کرد ڕێک ساڕۆغی دووەم هات زانیم کە دووەم هات ئیتر تەوا وتم هین ترش دوو
ئیتر کە چوومە خوارەوە مەسافەیەتر 3 مۆشەکتر هات عینەن لەوە نەشوێنەیدا ئەوە بوو ئاگام لە خۆم نەمابوو هەرەموت سۆران کوانێ هاتمە ناو شیوەکە شیوێکی لێ بوو ئەمزانی لەوێ سۆران بەجێمە حەسر بوو نەیەتوانیتە دەرچێ باشی کاکە باشم شکر بەخوا کامیرەکەش هەر لە جەوای ئەنی هەر تەسویریە کرد برادرانم کوا سۆران کوا حتا سۆران با بڵێن 3 چارەک بۆ سەعاتێ کەس ناهات موشک لەسەر موشەکە هات مەجای ئەوە نەبوو سەر هەڵبڕی بیدایەت کە لەو مەسافەی هاتمە ناو چەمەکە دەقەیەکی نەبرد 2 دقی نەبرد موشەکێتر هات گوێم لە دەنگ درۆنەکە بوو ئەموت بەس نەجولێمەوە لێ قەسفم نەکات بەرامەوە لەوێ ئێمە سەڵامەتین بەس سۆران ئەڵێن قاچی بڕاوەتەوە سۆران ئەو لەکوێیە سۆران واچین بۆ لای باشە کاکە گیان باشە کاکە باشە باڵە سەجان وڵی لێ دراوە نازانم سۆران دۆست ئەیخراپە و سەباحی جۆک ناداتەوە نازانی سەباح ماوێ نەماوە ئەلو ئامۆزا سۆران چی لێ هاتۆ برابۆ وانەڵێ هەرێستا ئێمە لە تەلەڤیزیۆنەوە تەمەشامانەکە سوورەکانمان لەبەردەستا بوو لە چرکە ساتێکە قەسفێکی گەورە کرا بینیمان وێنەکانمان تێک چوون وێنەگرەکەمان کامیرەکەی لە دەستکەوتە خوارەوە لەو چرکە ساتەیە ئیتر تووشی ڕاچڵەکینێکی گەورە هاتین زانیمان کە تیمی ئێمە بەشێکن لەوەی کە پێکراون لەلایەن موشەکەکانی کۆماری ئیسلامی و ئەو درۆنانێکە لە سەرسەریان بوو. تەبان چکە ساتێکە یەکسەر تووشی شۆکە بین هەمومان لەو حاڵەتەیە کە پێشەوەی من دەست دەمە موبایلەکەم ڕاستەوخۆ تەلەفۆنی سۆران کامەران هات هەڵم گوتم ئەلو سۆران لە لەحزەیەکە وتی هەردوو قاچم پەڕی ئامۆزاجام گەپکەم ئیترەوە لەحزەیەکە کە من نەمتوانی هیچ جواب دەمەوە زمان لە گۆکەوێ هەموو لە شت ئەکەوێتە لەرزین ترسێک سەراپای دڵت داگرێت لەبەرەوەی هاوکارێکی ئەزیزت لە مەرگ نزیک بۆتەوە. دەمەکومە ڕەوش دشوپاند باوەکی مەدانی هەڵبەت هێرشین gelekên dijwar bûn taybetî dronên bombekirî û mûşekên balistî. Lê pirdê hevkarê min soran kameran geltîmê di nava wî cî dabûn ku hat bû mûşekbarankirin û bombebarankirin. Dîmenên gelekên tirsinak bûn. Lê ew dîmena ku cihê serincê bû geleka tirsinak bû dema min dîtî dîmenek hat bêguman درونeke bombekirî peqî û li hember çavkê kamîrê peqî. Êdî mezanî ekîd zirar hene. Hevkarên min got soran birîndar bûye. Êdî bû min gelê nexweş bû dema mirov dîmen dişupandin dizanî ku hecmê ev ê zirarê gelek e. Ji ber ku gelek nêzik stavê me ev bêguman drona bombekirî ketibû saçin berkefte bûn. Êdî ez tuşî du dilyê bûm yanî bû min geleka bi zehmet bû ez romalê berdam kem. Ez hat me serî li Newsroom temaşat kem hemû hevkarên min li hev kom bûne gelekê xemgînin gelekê şan di giryan min gotê bû çi qewmiye gotê manê soran her du piyên xweş dest dane kamîreman jîk her diyar dîne êdî bû min jîk rastî jîk nûçeyekî gelekî nexweş bû. Kaka wa geçtine ser wa geçtine ser ew geçtine ser ew geçtine ser. پێشترەوتی لە ژووریەکەم 3-4 ژوور گەڕاینانی بەڵام لە بنەوە دووکەڵێکی زۆر چەند بوو نەماتوانی بچینە پێش گەڕاینەوەتم بەڵکو لە پەنایەکی تر لە پەنای ساترەکان خۆشار بێتەوە هاتمە خوارەوە دەنگێکم گوێ لێ بوو دەنگەکە سەباح بوو من هەر هاوارمە کرد سۆران
بینیم یعنی بەنیاز بە تەمانە بوون وا پێشبینیمان کرد سەباح شتێکی لێ هاتووە چونکە تەلەفۆنەوە بە سەباحش کرد لە ڕێ جوابی نادایەوە. سەباح ئێمەی بینی لە ناو چاڵەکە هاواری کرد هێمن بەرەوڕووی ڕۆیشتم وتم وەرە سەرکەوە ینی وەکو شێتی لێ هاتبوو. بە پەلا ڕۆیشتم سەباحم لەسەر جادەکەدانە دووبارە گەڕامەوە لەگەڵ شادە گەڕاینەوە کوڕێکیش لەگەڵمان سەرکەوت ناوی زانا بوو. دووبارە هاتینەوە ناو سنگەرەکە نازانم کاکە نازانم هاوارمە کرد سۆران جوابی نادایەوە. لەگەڵ پێشمەرکانە چەند کەسێکمان بڵێن ڕزگار کرد هەندێکی بەداخەوە شەهید بوو هەندێکی بریندار بوو. سۆران لەوەیە ئەو ساری لێ بکردمان ناو سیارەکەەوە لە دوورەوە بینیم دوو پێشمەرگە سۆرانیان هەڵگرت کردیان ناو سیارەکە و بردیان. ئێتر بە دوای ئەوەیە ئێمە بەرەو هەولێر بەڕێکەوتی. ڤیددیۆیەک بۆ من هات لەلایەن یەکێک لە دۆستەکانەوە لە کەرکووک دوو کەس سۆران کامەرانیان هەڵگرتووە دوو پێشمەرگە ڕاستەوخۆ ڤیددیۆیەک تۆمارەکان ئەڵەن سۆران کامەران مان هەڵگرت هەردوو قاچی پێوەیە. لەو لەحزەیە کە من لە نیوسڕومم دەکسەر ڤیددیۆ دەنجەکەم لێدا هەموو برادران کۆبوونەوە وتم برادران سۆران کامەران قاچی لە نەبووتەوە سۆران کامەران قاچ پێوەیە. ئیتر ئەو شۆکە تا ئەندازێک بوو بە خۆشی سەرباری ئەو برینە قوڵەشی کە هەیە بوو بەڵام هەواڵی ئەوەی کە قاچەکانی لێ نەبووتەوە هەواڵێک بوو بووە مای چەپڵە ڕێزانێک لەلایەن هەموو هاوکارەکانەوە. سەنوقێکی لێبوو لە ناو سەنقۆکە ئەو شتوێنەم دەرکرد کە خێنی پێ حەسرە بێ. پێشمەرگەکە زۆر نەزیب بوو هەردوو قاچیم بە شتوێنێ بەستی لە فافمدا لێی سۆرانش هەمان شێوە سۆرانش ئازاری زۆر بوو هاواریە کرد هەر هاواریە کرد ئەیوت سەباح قاچم بگرە قاچی مەگرت اینجا لە تاسەیەدا ئەیوت ئاخ قاچم ئەیوت وەڵا مردم بەخوا دەکەی ئەگەین وەڵا متکەممان ماوە اینجا ڕێگاش قەڵە باڵغ بوو زۆرش هوشمند هجمارا بریندارن گهشتنوی نخوشخانه تولهی گهشتا چندان روشا برینداران چاویا باورم هفکارم سوران کامران جیلوی نخوشخانه یا اگر تو بیجی تندرستیاوی بگشتی برینداران چاویا سلاوی معنام کاتت باش بردوام گدنگی ئەمبڵانسەکان ویستن کە بریندار دەگەێنە نەخۆشخانەکان لەم نەخۆشخانەی کە منی لێم نەخۆشخانەی فراتەوتنی ڕۆژاوا ژمارەیەک برینداری دیکان هەنەیەک لەوانە ئاوکارمان سۆران کامەران بوو کە ئەویش بۆی بردومان یاشەکەەوە بریندار بوو من بەشێک لە دیمەنەکان ڕێگەم بدەن دۆخی تەندروستی سۆران کامەران بگوازینەوە کە ئەو ئێستا لە ژێر چارە سەرکردنی پزیشکیدایە بەڵێ دیارە و ناهێلن بتەمامی وێنیان و گوێزن و پێشینها دیمەنین گەلەکێن دڵئێشن خەمگین یه هفکار مسوران کامران دیتن کنوچگهان کردستان 24 لپرده رومالا وان بردمان و هیرشین بردوام سپای پازدار ایران لتحقیق رشالات کردستان کرد کەمنیان بدە ژووری ئەمەلیاتەوە سێری گڵۆپەکانی سەختەکەمە کرد دەتەنیفتم لەلاوە پزیشکەکان ینی کەمێک دوور بنم نۆ قسەیانەکرد لەبێ خۆیانە باسییانەکراوە حاڵی خەتەرە بەڵام هەوڵی خۆمانە دەین بە پزیشکەکە وتی چیت بۆ بکەین وتم لە هەزاری قاچم ڕزگارم بکەن وتی قاچ شکاوە ئەبێ پلاتینت بەدانێ
وتم چۆن وتی بۆ دانین ئەتوانی تەحملەوە هەسارە بکە لێ کاتە دوو عملیاتی گەورە وتم هەر سێ بێت تەحملێکە مەعادی هاواریش نەکەم وتی زۆر باشە دەستمی تۆن گرت و یاوتی هەڵا بۆ عملیات ئای خۆزانەکە محەممەدجان ئای یا الله عملیات ناکەم چکەکە ئیلا گەر لێرە نێزیک بوو چکە سەرەوە قیمەتی نییە باشە سەرەوە کوبلین وەکو ئیسنادە من ناشەلم مەوزوعی شەلینت چیە ئێستا ئەوە ئەو شکانە زەخت لێ سەروی کردەوە دوای 6 مانگ دەزانی بەڕاوە یان بەس زەبری پێکەوە ئەگە قوتەکە گەڕاوە سەبەر حەست بە قاچت کردەوە بەس ئەوت تەسیرەکە ئەها وەکو ستاپ ئەوە یان بنزین پاڵ نەدەیت کە ئێستا قاچی ئەو کەیت ئەو حرەکەیە کا ئێستاەوە بزانە ئەو دەزەتی خواردە ئەوە ناوەڕاستە حتى سەرەوی هێزکرد نەماوە ورد کامل قوتیدانی 6 هەفتەی ترە باشە 6 هەفتەی تر لە 8 هەفتەی تر کامل قوتی خۆت بالضبط باشە شیشەکەمان دانا بە شکانەکەت بەرەو جنگەکەی نەڕۆیشتوە ئێستا پیاسەم پێ دەکردی ڕاتەبی هیچ شەیەک نییە من بخەو لە کاتی خەوە هەست دەکەم ساڕۆغی ڕێک دێدا لە تەنیشتم ڕێک دێمە خەبەر چی بوو وانێ لە دەوروبەر ئەڵێن چی بوو نامێت تەڵای خەفەتیان لێ بخوا لێم هیچ نەبوو ینی وام لاتە بەکوێ ڕەمەست دەکەم ساڕوغەدا لە عاد واست دەکەم هەموو دەوروبەرم بۆتە پارچە ینی ئەو لە هەنە دەرونیم چاک بایی چم ناویست چکە زۆر ئازاری پێچێش زۆر مایکەکەی دەستم کە بە دەستمەوە بوو پارچێکی بەرکەوتووە ئەو پارچەیە لە خۆمیدا ڕەنگە تەواو بوومە کامیرەکەی دەستم کە بە دەستمەوە بووە کامیرەکە وێران بووە گشتی بووە بە پارچە کە چیسەی دەست خۆمەکەمێک پارچی پێوە چییە بۆ چیانی من نازانم سەیرە بەلامەوە ینی ئەست دەکەم شتێکە یانوەکو ماجیزە وایە چۆن من ماوە نازانم سپاس ئوستاد باوکم کە شەهید بوو لە حەربی ئێران لە گردەمان شەهید بوو زستان بوو بەفر بوو دایکم بۆمی باسیە کرد مەدفەع لێیانیدا بوو خواکەوری ئینشاڵڵا دوای وتم با بچمە سەفحەکەیان با سێرکەم و باشتریان کردە چشتی هەیە هەر چوومە ناو سەفحەکە سێرم کرد نووسراوە سۆران کامەران بریندارە اینجا وەڵا هەر یەک سەروتم سەباح دەبێت شتی هاتووە هەر تەلەفۆنەکەم جواب نییە تەلەفۆنەکەم کەوت لێم منش ئەو دەقەیە کەوتەوە بیرم وتم وەڵای منش وەکو باوکم عینەن بەر قەسبەکەوم و ئەمرم لەوانەیە تر ژیان نەبینم ئەلێۆنیە هاتمە خوارەوە خۆم کردنە ئەم چەمەوە ئەمەی خوار ئێر کامیرەکەشم لەبان سەرمە هەر زرمەیەک ئا لێرەیە خۆم شاردبووە بەزەمت خوایە ئاوامت خوایە بە قوربانت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوڵ الله خوایە بەس ستر بکەی خوایە بەس ئەم جارە خوایە دەرمانکەی لەم هەر چوار بڵێن ستافی کەرکووک
لە مردن گەڕاینەوە مردنێکی حتمی بوو خوا ڕەحمی لێمان کرد خوا بەزێ بێ باش تەندروستی باشە و شەڵا ئەگەڕێتەوە ناومان جارێتر و دەست بە ئیشەکانەکەین لێکەم دەقیشەوە تا ئێستا دومە حەزبی ئەڵڵاه وەنیعم الوەکیل خۆی خۆت باشتر لا شتێکە زانی کە زانیمانەوەی من خێریتایە خۆی بم هێڵە سپاس دەکەم ئەتیاشی نییەوە مردن ئەوەندە شتێکی ترسناک نییە یانی پیاولی بترسێ هەزار سپاس و ستایش کە ئەوەندە تەمەنە ژیاوین و ماڵتەوە بێ